باشە تۆ باسی ئێستاکەی ئێستاش کۆمەڵێک نموزەجی ئیسلامی هەیە بە ناوی ئیسلامیەوە وەکو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام وەکو ئەوەی کە لە ئەفغانستان هەبوو وەکو ئەوەی کە ئێستا لە ئێران بە حکومی ئیسلامی هەیە وەکو ئەوەی لە مەسەڵەن لە سعودیە تەنانەت مافنیان بە ئافرەت شۆفێریش بکات لەم دوایە وابزانم تعدیلاتێکیان تیا کرد یعنی ئەمانە نموزەجی دەوڵەتی ئیسلامیە ئەمە مافی مرۆڤی تا پارێزراوە ئەوەی کە من ئەمڕۆ هاتووم دیفاعی لێ بکەم دینەکەی خوایە ئەمما ئیجتیهاد و ڕاو بۆچوونی داعش یا ئێران هیچ من مەسئول نیم لێ و دینەکەی خوش مەسئول نییە لێی نمونە لەسەرەوە کاکیوە بۆ نمونە با بڵێم شۆفڵێک لە ئەسڵدا ئەو ئامێرە بۆچی دروست کراوە بۆ ئەو دروستکراوە ڕێگاوبانمان بۆ بکە بۆ ئەو دروست کراوە بیرمان بۆ هەڵکەنێ بۆ دروستکراوە کاری چاکمان بۆ بکە ئەگەر شۆفێرێکی یعنی خراپ بێت بینایەکی پێتێکدا ڕێگایەکی پێتێکدا دەکرێت بێن بڵێن وڵا بە ئاگر لە شۆفڵەکە بەردەین شۆفڵەکە خراپە نە سایقەکە خراپە خەلەل لە دینەکەی خوا نییە خەلەل لەو کەسە نەزانانەیە کە بە ناوی دینی خوانەوە خواوە ئەمڕۆ دێن ئەم تیرۆریستیە دەکەن کە دینی خوا بەریە لێیان باشە بەڵام تۆ بەپێی فەرمودەی پێخەمبەر درودی خوای لەسەر بێت دەڵێی کەسێک دینەکەی بگۆڕێت دەبێت بکوژرێت خۆ ئەمە تەفسیرات و تەحلیلات نییە ئەمە نەسێکە و هاتووە و هەیە ئەوە نییە بڵێ وڵات داعش ئەمەی بۆ خۆی تەفسیر کردو بەنەوەیەکی دیکە کێشەی داعش لەسەرەوە نییە کە ئەو کەسانی دینیان گۆڕیوە لای داعش بەێزدیڵ یانە بێ بە موسڵمان یانەی کێشەی لەگەڵ یەزیدی جەزیەشی لێ ناسێن براکەم کێشەی لەگەڵ یەزیدی نییە لە ئەسڵدا کێشەی داعش بەس لەگەڵ موسڵمانی سونیە کێشەی داعش لەگەڵ موسڵمانی سونیە لە یەکێ لە کۆمنتەکان بۆیان نووسراوە پرسیار لە داعش کراوە ئەرەکەی ئێوە دەچن جیهاد دەکەن دژی ئیسرائیل دەڵێن هەر کاتێ بوون بە موسڵمان واتە تا نەبنە موسڵمان ئێمە نایان کوژین ئیشمان پێیان نییە ئیشی داعش شەڕی داعش بەس دژی چێ دژی سونەیە بۆیە ئەوەی کە داعش دەیکات نە تەمسیلی ئیسلام دەکات نە تەمسیلی سونە دەکات نە تەمسیلی شەریعەتەکەی خوای گەورە دەکات ئەوان من و تۆ هەموو موسڵمانانی کورد و موسڵمانانی عەربی سونە هەمووی بەلای ئەوانەوە مرتەدە هەمووی کافرە بۆیە حچ لە تەرازوودا نابێ باز بکرێن ئەوان ئەو جارە ئەوەندەی کە ئێمە ئینکاریمان لێیان کردووە بەنووسین و بەڕاگەیاندن و بە هەموو وەسیلە باشە باسی